بە بەشداری هەرێک لەم بەڕێزانە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە ڕۆژان نەبەز محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. پرۆفیسۆری یاریدەدەر خالید محەممەد ساڵح پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆر هونەر عوسمان کەریم پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆرە شیلان عەبدوڵڵا محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و مێشک و دەماری منداڵان. دکتۆر محەممەد شوکری محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆر خالید نەجیب عەلی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆر دانا مەجید عەزیز پسپۆری وردی نەخۆشیەکانی دڵی منداڵان و نەخۆشە زگماگیەکانی دڵ. دکتۆر کارزان محەممەد حەسەن پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆر بیلال عەبدوڵڵا حەمەسەعید پسپۆری وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەی منداڵان. دکتۆر شوان فەخرەدین عەبدولعەزیز پسپۆری نەشتەرگەری منداڵان و تازە لەدایک بووان. دکتۆرە نیگا شەفیق حەمەڕەشید پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و گەشە و خۆراکی منداڵ. دکتۆرە هند نافع ئەیوب پسپۆری وردی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و جگەر و خواردن لە منداڵ. دکتۆر جەعفەر عومەر ئەحمەد پسپۆری دەرونی بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9 15.